لە نێو ئەستێرەکانی تۆپی پێی ئەوروپا زۆرن ئەو یاریزانانەی نەیانتوانیوە لەگە وڵاتەکەیان نازناوی یۆرۆ بەدەست بهێنن لەگەڵەوەی توانیویانە مێژوویەکی گەورە بنووسنەوە لە ئێستاداشدا و وەک ئەفسانەیەکی گەورە تەماشا دەکرێن. یەکێک لەوانە یوهان كرويفە. كرویف لەسەرو هەموو یاریزانەکانی تۆپی پێوە و بە دامەزرێنەری یاری گشتگیری هۆڵندیەکان دادەنرێت و بە یەکێک لە دیارترین یاریزانەکانی پرتەقاڵی پۆشەکان دادەنرێ و 3 جار تۆپی ئاڵتوونی بەدەستهێناوە. ئەفسانە هۆڵندیەکە 11 ساڵ یاری بۆ زەویە نزمەکان کردووە لە نێوان ساڵی 1966 تا 1977 بەڵام نەیتوانی نازناوی یۆرۆ بۆ خۆی و نیشتیمانەکەی بەدەست بهێنێت. هەرچەندە جارێک هەلی بۆ هاتە پێشەوە بەڵام لە یاری پێش کۆتایی لە یۆرۆی ساڵی 1976 لەسەر دەستی چیکۆلۆسۆڤاکیا ماڵ ئاواییان لە پاڵەوانەتیەکە کرد. ئەستێرەیەکی تر کە براوەی جامەکە نەبووە. راول گوانزالێسی ئیسپانیا. راول ژیانی وەرزشی لەگەڵ هەڵبژاردەی ماتادۆرەکان لە نێوان ساڵی 1996 تا 2006 بووە و بە یەکێک لە پایە گرنگەکانی هەڵبژاردەکە دادەنرا بەڵام هێرشبەرەکە بەختێکی ڕەشی هەبووە و نەیتوانی نازناو بۆ وڵاتەکەی بەدەست بهێنێت. باشترین ئەنجامیشی گەیشتن بە چوارگۆشەی زێڕین بوو لە یۆرۆی ساڵی 2000دا. یەکێکی تر لە یاریزانە بێچانسەکان لە بردنەوەی یۆرۆ پاولۆ ماڵدینیە. ئەم ئەستێرەیە لە ماوەی نێوانی ساڵی 1970 بۆ 2002 یاری بۆ هەڵبژاردەی ئیتالیا کرد بەڵام هیچ نازناوێکی نەبردەوە. هەرچەندە ساڵی 2000 گەیشتە یاری کۆتایی یۆرۆ بەڵام فەڕەنسیەکان دۆڕان. ستیڤن جێراردێکێکی ترە لەو ئەستێرە گەورانەی مێژوو چانسی ئەوەی نەبوو بێتە پاڵەوانی یۆرۆ. جێرارد ماوەی 14 ساڵ یاری بۆ هەڵبژاردەی 3 شێرەکە کرد بەڵام هیچ نازناوێکی بۆ نەبردنەوە و باشترین ئەنجامی گەیشتن بوو بە قۆناقی چارەکی کۆتایی یۆرۆ. ئەندرێ پێرلۆژێکێکی ترە لەو یاریزانانەی نەبووە پاڵەوانی جامەکە. کوڕە ئیتالیەکە لەگەڵ هەڵبژاردە و وڵاتەکەی بەشداری 3 یۆرۆی کردووە. ساڵی 2012 گەیشتە یاری کۆتایی بەڵام بەرامبەری ئیسپانیا شکستیانێنا. ئەوە بۆ ئەم ئەستێرەیە جێی دڵخۆشیە لەگەڵ ئازۆری بۆتە پاڵەوانی مۆندیالی 2006. لە یۆرۆی 2024 چەندین یاریزان هەلی بردنەوەیان هەیە و ئەگەری زۆریشە کۆتاجار بێت بەشداری پاڵەوانەتیەکە بکەن. دیارترینیان تۆنی کروس و مانوێل نۆیر لە ئەڵمانیا و لۆکا مۆدریچ لە کرواتیا و کیڤن دیبرۆن لە بەلجیکا. بەڕای تۆ کامیان ناوی ناچێتە ناو لیستی یاریزانە بێچانسەکانەوە و دەبێتە پاڵەوانی یۆرۆ لەگەڵ هەڵبژاردەکەی؟